ئەوتان لەبێتەوە کاتان باش لە چەند ڕۆژی ڕابردوو لە پارێزگای هەڵەبجە چەند حاڵەتێک بوونی هەبووە کە بەهۆی پیسبوونی ئاوی خواردنەوەی ماڵان و تێکەڵبوونی بەهۆی ئای پیسەوە چەند حاڵەتێکی گوماناوی بوونی هەبوو کە هاوڵاتیان تووشی ڕشانەوە و زگچوون ببوون لە بەشێک لە ناوچەکانی دیکە هەرێمی کوردستان بەهۆی ئەو حاڵەتانەی کە لە پارێزگای هەڵەبجە ڕواندا و نیگەران لای هاوڵاتیان دروست بوو. ئێستا من لە سەرچاوی ئاوی سۆران بێخاڵم کە لە سنووری قەزای ڕواندزە ئەمەی لە پشتی منۆ دیارە دابینکاری ئاوی خواردنەوەیە بۆ بەشێک لە ناوچەکانی سنووری سۆران و دەوروبەری شارەزایەکی بواری ئاوم لایە پسپۆر کاک موئەیەد شەوکەت بەرپرسی هۆبەی ئاو جۆری کۆنتترۆلی جۆری ببورن کاک موئەیەد ئەگەر لەوەی باز بکەین لە ماوەی ڕابردوو چەند حاڵەتێک بوونی هەبوو کە مەترسی لای هاوڵاتیان دروست بوو بەگشتی وەکو ئەو ئاوەی کە لەلایەن بەڕێبەراتی ئاوی سۆرانەوە دابش دەکرێت بەسەر هاوڵاتیان چۆنە؟ بەڵێ سرەتا بەخێرات نادەکەین لە ڕاستیدا ئێمەش گوێبیست بوون کە لە پارێزگای هەڵەبجە لە شارە زوور حالەتێکی نەخوازرا ڕووداوە کە ویش بەهۆی ئالاساس پیسبوونی ئاو با ئاوی ئاوەڕۆوە بووە ئاوی دابینکراو بەڵام خۆشبەختانە ئێمە لێرە ئەو ئاوەی کە دابین دەکەین ئاوێکی پاکە سەرچاوەکانمان پاکە کە لە کانیا و سروشتیەکانەوە یعنی سەرچاوە دەگرێت و ئاوەکە لە ڕووی مایکرۆبایۆلۆژیەوە یان لە ڕووی بەکتریۆلۆژیەوە خۆی سەرچاوەکەی خاوێنە بەڵام یعنی وەکو هەر ئاوێک بەکتریای لە ناوە بەڵام ئەو بەکتریانین کەەوە تووشی نەخۆشی دەکەن لەگەڵ ئەوەشدا ئێمە یەکەیەکمان هەیە پێی دەڵێن یەکەی تاقیمکردن واتە بەکارێنانی کلۆر یان موادی تاقیمکار کە بەکاری دێنین ئەو کلۆرەی کە لە ناو ئاوەکە دەمێنیتەوە کە پێ دەڵێن کلۆری ماوە ڕسەژوال کلۆراین ڕێژەکەی بە جۆرێکە کە تاوەکو دەگاتە ماڵ ناوتانکەی ماڵ دوای ئەوەش ڕۆژێکیش دوای ئەوە ئێمە تێستمان کردووە ئاوەکە سەلامەتە لە ڕووی مایکرۆبایۆلۆژیەوە ئاماژەت پێدا ئاوێکی سروشتیە لە سنووری دارەسەر بە خۆسۆران و دەدرێت بە هاوڵاتیان بۆ پاکبوونەوەی و بۆ شیاوی خواردنەوەی ئەوەی کە هاوڵاتیان نیگەران و دروستکرد چەند زۆر مادە کیمیاوی تێدا بەکاردێنێت بۆ ئەوەی کە ئاوەکە پاک بکرێتەوە و هاوڵاتیان بیتوانن بەکاری بێنن باڵێ تاان هەروەکو وتمان کە سەرچاوی دابینکردنی ئاو لە کانیاوەکانەوە سەرچاوە دەگرێت لە سنووری ئیدارەی سۆران و هەن لە هەندێک شوێن بیرەکانن و بیرەکان بە خاوێنترن ئاو دادنرێن لەبەر ئەوەی کە لە قۆڵایی زۆرەوە دەردێنرێت و ئاوەکە سافەوە لە ڕووی مایکرۆبایۆلۆژیشەوە زۆر خاوێنە و هەرچی کانیاوەکانن بۆ نمونە تافگەی بێخاڵ وەرزی ینی ساڵانە یەک دوو جار تووشی حاڵەتی شەلوبوونی ئاو دەبن ئەویش لێرانە کە پرۆژه ئاوی سۆران بێخاڵ توانای لابرنی قڕولی تەی بەتەواتی هەیە بەهۆی هەبوونی حوزی نیشتن سیدیمنتیشن بێزن و هەروەها یەکەی پاڵاوتن کە بەدڵی هەر پرۆژەیەکدا ئەندرێت بەڵام لە هەندێک لە وێزگەکانمان تا ئێستا ئەو یەکانە نینە ئێمە و لە ئێستا لە حاڵەتی ئامادە باشیدانە بۆ ئەوەی دیزین و هەروەها لێکۆڵینەوەی تەواو بکەین لەسەر دروستکردنی یەکەی نیشتن و پاڵاوتن بۆ گشت پرۆژەکانمان نزیک دەبینەوە لە وەرزی زستان و دابارین دەمێ بزانم هەر ئاوێک کە ڕەنجی گۆڕە شیاوی خواردنەوەی یا خودنا لە ڕاستیدا گۆڕینی ڕنگ بەڵام پێشەوەی بێمە وەڵامدانەوەی ئەو پرسیارە لە سەبارەت پرسیاری پێشووترت کە ئەو ماوادانێک کە ئێمە بەکاردێنین بۆ خاوینکردنەوەی ئاو دوو مادەیە یەکێکیان پێ دەڵێن ئەلمنیۆم سەڵفێت واتە شەب کە لە کاتی شێلوبوونی ئاودا لە وەکووتمان لە وەرزەکان وەرزی بەهار یان پاییز کە بۆ ماوەی هەفتەیەک لەوانەیە توش ببین بەهۆی ئەو مادەیەوە دەتوانین قوڕەکە لە سیدیمنتیشن لەو حوزە بنیشینین بۆ ئەوەی یارمەتی فدەرەکەمان بدات لە کردداری کلۆک بوون واتە گیرانیان مادەی دووەمیش کە کلۆراینە کە بە زۆری یان بە شێوەی حەبە یان گاز یان پاودەر ئەوەی کە لێرە بەکارێت لەو پرۆژەیە گازە و 100 کلۆراینە پریکلۆرینیشن و پۆست کلۆرینیشنمان هەیە واتە بیدایی و کۆتایی بۆ ئەوەی ئاوەیەکی دڵنیا و صاف و سەلامەت بۆ هاوڵاتیانمان دابین بکەین ستانداردی ئاوەکە لەگەڵ وڵاتانی دیکە چۆنەکە ئەو ستانداردەی کە بوونی هەیە بۆ ئەوەی کە ئاوێک شیاوی خواردنەوە بێت ئەو ستانداردەی کە لە بەڕێبەراتی ئاوی سۆران بەکاردێت هاوشێوەی ستانداردی چ وڵاتێکە طبعاان هەر وڵاتێک ستانداردی خۆی هەیە ئێمەش لەبەر ئەوەی سەر بە عێراقین بە پێ ستانداردی عێراقی ئێمە مامەڵە دەکەین لەگەڵ ئەو ئاوانەی کە هەمانە خۆشببختانە ئاوی کوردستان هەمووی لە ڕێژەی ستانداردایە و هەمووی
زۆر باشترە لە خواروی عێراق و لە ناوەندی عێراق چکە سەرچاوەکانمان سازگارن و کانین و بریتە لە ئاوی باراناوە و بەفرکە بە پاکترین سەرچاوی ئاودا دەدرێت و گومانی ئەوەی کە خەڵک ئەڵێ زۆربەی جار کە ئاوەکانیان وەکو نەریت و عرفی لێ هاتووە کە دەڵێن ئاوەکانمان خاوین نییە یان کلسی زۆرە و بەردی ئەو شتێکی وان نییە ئەمە تەنها قسەیەکە پشتا و پشت جێراوتەوە تا ئێستا بەردەوامە ئەگەر دەتوان نمونونەکان وەربگرن بنێرنە هەر وڵاتێکی دەرەوە با تێستەکەن ئەگەر لە ستانداردی عێراقی لایدا خۆ ئەمە ئەو کاتە ئەڵێن ئاوەکە بەکەڵکنە